هاتنی کۆرۆنا ڕێگر بوو تا سەفەری وڵاتی ئێران بکەن بە مەبەستی وەرگرتنی چارەسەر. کەیوان نمونەیە و سەدان بەرکەوتانەی کیمیابارانە ڕۆژ لە دوای ڕۆژی وای چاکبوونەوە دەخوازێت. ژیانیشی بەندە بە ئامێریە ناسەی دەستکرد و ئۆکسجینەوە. کیان من خۆم ئەوانم کە لەو ناوانم ناوم هەیە کە بۆ چارەسەر بدرێنە دەرەوەی وڵات. ینی من ئەم ماوەی کۆرۆنا هاتووە ناوکو ساڵانە 4 جار سەردانی ئێرانم کردو، هەر لە تاران نەشتەرگەری بۆریە ناسام کردو، هەر سەردانم کردووە سیپاپی و جیازی هەناسەی دەستکردە هەر لە تاران بۆیان داناوم. ینی من خۆم یەکێکم لەوانە هەیە لە منیش خراپترە، هەیە لە من کەمێ باشترە، بەڵام پێویستەکە ینی ئاوڕێ جدی لێ بدرێتەوە. سەردانیکردنی ئێران پێویستە بۆ برینداران، بۆ چارەسەر، بۆ دەرونیێنیش هەر باشە. تقریبا ینی تۆ دەرونیان هەنێک ئیسفادەی لێ ئەەکەیت، بەڵام هەنێکیان هەیە زۆر زەرورن، زۆر پێویستەکانی ئەم سەفەرە ینی هەرچۆنێ نەبێ ڕێکخرێت. بڕیار بوو ساڵی 2020 53 برینداری چەکی کیمیاوی ڕەوانەی وڵاتی ئێران بکرێن بۆ وەرگرتنی چارەسەر. بڕی 130 ملیۆن دیناریش بۆ مەبەستە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە تەرخان کراوە. بە تایبەتی ئەوانەی کە زەرعی قەرەنیان پێویست بۆ زەرعی قەرەنیان بۆ کراوە، ئەوانە زۆر تەسیریان لەسەر دروستەکە و بەڕاشکاوی ئەم سەفەرە کە ئەکرێت ئەمە دوا سەفەر نابێت. بۆیە ئێمە کەسێک بریندارێک ئەبێنە وڵاتی ئێران زەرعی قەرەنی بۆ وەکرێت، ئایا لایەنی حکومی ئستیجابەی هەیە بۆ بەڕێکردنەوەی دووبارە و سێبارە و چواربارەی. بۆیە ئەمە پێویست دەکات بە وردی و بە عاقلانە ئیشی لەسەر بکرێ و ناشکرێت ئێمە تەنها مەبەستمان بێ بریندارەکان بخێنە ناو منشەوە بیان بین. دەمانەوێت ئەو هەڵانەی کە پێشتر کراوە دووبارە نەبێتەوە و ئەو پێداویستیانەی کە پێویستە بۆ بەرکەوتەیەک بۆیان فراهم بهێنرێت. ینی بەرکەوتەیەک ئەگەر زەرعی قەرەنی بۆ بکرێت، ئەگەر دکتۆرەکەی متابعینەکە چاوەکەی لێ دەزەدات. ئێستا بڕی ئەو پارەی حکوومەت تەرخانی کردووە بۆ چارەسەری بریندارانی چەکی کیمیاوی لە وڵاتی ئێران لە بانقی هەڵەبجەیە و لەسەر حسابی تەندروستی هەڵەبجە دانراوە. ئەوانەی هەناسەیان هەیە هەمووی علاجی پێدرەوە. سەرفکردنی ئەو پارەیە هەدەفی ئێمە نییە. سەرفکردنی ئەو پارێ بە باشترین شێوە کە لە شوێنی خۆی بگرێت، ئەوە هەدەفی ئێمەیە و تا ئێستشکە ئێمە پزیشکی هێنینێرە نەک نەخۆشەکان بەینەوێ. ئەمەیە ینی هاوکێشەکان پێویستەکە بە جۆرێکی تر دابڕێژێنەوە، بەو جۆرە ڕۆتینیە نەبێت کە تەنها سەرفکردنی پارە و لە پای ئەوەی کە نەخۆش ببرێتە دەرەوە. هەندێکیان پێویست ناکە، لێرە عیلاجیان بۆ کراوە، هەندێکیشیان پێویستیان بە نەشتەرگەریە پێویستەکە دوو هێندەی نەخۆشێکی تر پارەیان تیا سەرفکرێن. لەو 53 برینداری چەکی کیمیاوی کە ناویان تۆمار کراوە، 3 کەسیان گیانیان لەدەست داوە. 24 برینداریان پشکنینی چاویان بۆ دەکرێت و بەشێکیان گرفتی سیەکان و وەناسەدانیان هەیە. چەند ڕۆژێک پێش شانزەی سێ پزیشکی پسپۆڕی ئێرانی هاتنە هەڵەبجە و سەدان بەرکەوتەی چەکی کیمیاویان بینی، بەڵام ئەوە ساڕێژی ئازار و برینی بەردەوامی ئەوانی نەکرد. سامان فتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.